یاریەکانی هەفتەی سێمی خولی پلە دووەکانی کوردستان لەسەر ئاستی پارێزگای هەولێر ئەنجامدرا و سێ یاری بەڕێوە چوو. لەسەر یاریگای خۆی زانکۆی جیهان میوانداری سنووری کرد. لا نیوە یەکەم گەرم و گوڕیەکی زۆر بە یاریەکەوە دیار بوو. زانکۆی جیهان بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ پێشکەوت. کامەرە محەممەد 2 گۆڵ و سیواد ئەحمەد گۆڵەکەی دیکەی زانکۆی جیهانیان تۆمار کرد. 2 گۆڵەکەی سنووریش بەندی مەجید و دەشتی عەبدوڕەحمان تۆماریان کرد. لا نیوەی دووەم هەردوویانە هەوڵی زیاتریان بۆ گۆڵ تۆمارکردن خستەگەڕ، بەڵام گۆڵ تۆمارکردن دواکەوتوو. لە خولەکی هەشتا دلێر فەتاح بە گۆڵی چوارەم بۆ زانکۆی جیهان سێ خاڵی یاریەکەی بۆیانەکەی مسۆگەر کرد. پیرۆزبای لە خۆمان لە هاندەر و لە سەرجەم دەستەی یاریزانە و ڕاهێنەران دەکەم. یاری ئەوڕۆ هەم فشار بوو چکە یاری پێشترمان دۆڕان بوو، هەم لە یاریگای خۆشمان زۆر زەڕوو بیبینەوە. سوپاس بۆ خی گەورەتوانیمان ئامانجەکەمان پێچین سێ خاڵمان کۆکردەوە، چکە پێویستە یاریەکان ببینەوە لە ئەوی نەبڕین. خۆ دەزانی یاریەکە ململانەیە پێشبڕچەیە. هەر کاتێک ئێمە ئەنجامەکەمان باش بوو تیپەکانت لە دووامان بەجێ دەمێنین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتووش هەوڵی سێ خاڵ دەین لە ئەوی لە زووترین کات ئەمە سەرکەوتم سۆگەرکردن لەو قەناغی دووەم. یانەکەمان توانیت یاریێکی باش بە تایبەتی گەمی یەکەم، بەڵام هەر چار گۆڵمان بە خۆمان گۆڵەکەمان خە دیفاعی گۆڵەکانمان داون ئەگەر ناوتی بەکەمان یاریێکی باش کرد و پیرۆز بەلایەن زانکۆی جیهانەکەم شایانی سەرکەوتن بوون و هەوڵدن لە یاریەکانی داهاتوو قەرەبووی و شکستە بکەینەوە. لە یاریێکی دیکەش لەسەر یاریگای یانەی سۆران چۆمان میوانداری خەباتی کرد. لە یاریەکە کوڕانی خەبات ئاستێکی بەرزیان نیشاندا. لا نیوە یەکەم خەبات بە 2 گۆڵی سالار سەلام پێشکەوت. لا نیوەی دومیش سپی پۆشانی خەبات پێداگیر بوون لەسەر سەرکەوتن و 3 گۆڵی دیکەیان لە ڕێگای دلۆڤان وەسمان و مەحموود هاوڕێ و ئیبراهیم فازڵ تۆمار کرد و کۆتاییان بە کەرنەڤاڵی گۆڵ تۆمارکردن هێنا. ئەوڕۆ بەڕاستی یاریەکی زۆر باشمان کرد. هەموو یاریزانەکان توانیان لە ئاستی خۆیان بن و توانیمان بە ئەنجامی 5 گۆل بەرامبەر بە هیچ گۆل ببینەوە. ئەو هەفتێکە قرار دراگەمە بڕوە 2 ڕۆژ تەمرینمان کردی. ئامادەکاریمان زۆر خراپ بوو. ئیمکانیەتی نادی زۆر خراپە. یاریزانی دەرەچیمان نییە. هەموو یاریزان ناوچۆمان و چەند یاریزانێکی ناو سۆرانمان هەیە. بەڕاستی ئەوە هۆکارن لەو خاترێ ئەو ئاستە خراپەی پێشکەش بکەین. لە یاریێکی دیکەش لە کۆیە تەقتەق میوانداری ڕواندزی کردو بە 3 گۆڵی بێ وەڵام بەیانەی میوان دۆڕا. بەم شێوەیە هەر یەکە لە مەخمور و ڕواندز و خەبات و زانکۆی جیهان بە کۆکردنەوەی 6 خاڵ لە پلەکانی پێشەوەی ڕزبەندین و هەوڵی گەیشتن بە قۆناغی کۆتایی دەدەن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.